بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە داهات و خەرجی عێراقەکەین بۆ پێنج مانگی یەکەمی ئەمساڵ ساڵی 2025 ئەم داتا و ژمارانەی لەم راپۆرتەدا هاتوون بە شێوازێکی فەرمی وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردوونەتەوە. طبعاً ئێمە دوو جۆر داهاتمان هەیە لە عێراق، داهاتی نەوتی و نانەوتی. حکومەتی عێراق لە پێنج مانگی یەکەمی ئەمساڵدا بای 41 تریلیۆن و 930 میلیارد دینار نەوتی فرۆشتووە و 4 تریلیۆن و 226 میلیارد دیناری داهاتی نانەوتیشی هەبوو. ئەم دوانەگەر کۆ بکەیتەوە ئەکاتە 46 تریلیۆن و 157 میلیارد دینار. بزانین چۆنایی ئێستا لەم گرافیکی دواترە بە وردی دێینە سەری. ئەمە مانگەکانە مانگی 1 تا 5 ئێمەگەر دوو مانگ بوونە بنمونە وەرگین. مانگی 1 حکوومەتی عێراق بایی 7 تریلیۆن و 347 میلیارد دینار نەوتی فرۆشتووە. داهاتی نانەوتەکەی 692 میلیارد دینار بۆ کۆی گشتیە کاتە چەند 8 تریلیۆن و 40 میلیارد دینار. ئەگەر مانگی 5 وەرگین حکوومەتی عێراق بایی 8 تریلیۆن و 353 میلیارد دینار نەوتی فرۆشتووە. داهاتی نانەوتەکەی باشە 1 تریلیۆن و 217 میلیارد دینار بۆ کۆی گشتەکەی کاتە 9 تریلیۆن و 571 میلیارد دینار. ئەمە گەر هەمووی کۆکەینەوە ئەکاتە 46 تریلیۆن و 157 میلیارد دینار وەک لە گرافیکی پێشوا باسمان کرد. ئەمە بە شێوازێکی دیتێڵ و وردەکاری بوو. باش ئێستا بزانین وتمان کۆی گشتی داهات لە عێراق چەندەیە؟ 46 تریلیۆن و 157 میلیارد دینارە. کۆی خەرجیەکان چەندەیە؟ 46 تریلیۆن و 979 میلیارد دینارە. خەرجی موچە چەندەیە؟ 36 تریلیۆن و 571 میلیارد دینارە. ئەمانە گەر کۆ بکەینەوە بە داهات و بە خەرجی و بە موچەوە کورتێنانەکەی چەندەیە؟ 822 میلیارد دینار حکوومەتی عێراق لە ماوەی ئەم پێنج مانگەدا کورت هێنانی هەبووە. دێنە سەر بابەتێکی تر پارەی هاتوو بۆ موچە لە بەغداوە لە ماوەی ئەم پێنج مانگەدا بزانین چەند بووە. مانگی 1 تا مانگی 5 بێگومان حکوومەتی عێراق موچەی ناردووە، هێشتا مانگی 6 و 7 نەناردووە. مانگی 1 786 میلیارد دیناری بۆ فەرمانبەران ناردووە، بۆ چاودێری کۆمەڵایەتیش 241 میلیارد دیناری ناردووە کە کۆی گشتیە کاتە 1 تریلیۆن و 28 میلیارد دینار. بە هەمان شێوە مانگی 2 1 تریلیۆن و 29 میلیاری ناردووە. مانگی 3 1 تریلیۆن و 25 میلیاری ناردووە. مانگی 4 1 تریلیۆن و 30 میلیارد دیناری ناردووە. مانگی 5 1 تریلیۆن و 48 میلیارد دیناری ناردووە. ئەما گەر هەمووی کۆکەینەوە بە فەرمانبەر و چاودێری کۆمەڵایەتیەوە حکوومەتی عێراق لە ماوەی ئەم پێنج مانگەدا 5 تریلیۆن و 161 میلیارد دیناری ناردووە. بەڵام ئەمە بەبێ لێبڕینی خانەنشینی و باجی موچە ئەوە نزیکی 300 میلیارد دینارێکە. ئەگەر ئەوەشی لێ ببڕێت بێگومان ئەم 5 تریلیۆن دینار و 161 میلیارە کەمەکە. ئەمە کۆی گشتیەک ینی بە لێبڕینی خانەنشینەکەشەوە حسابمان کردو، بەڵام بێگومان بەغدا ئەو بڕەپارەی نەناردووە بۆ موچە لێگەڕانێتەوە بۆ ببورن بۆ خانەنشینی. باش پارەی هاتوو لە بەغداوە بۆ هەرم لە پێنج مانگ یەکەمی ئەم ساڵ وتمان چەندە بووە؟ 5 تریلیۆن و 161 میلیارد دینار. بەخشین و خەرجی دیکە هەندێک پارەی دیکە جگە لە موچە حکوومەتی فیدراڵی ناردوێتی بۆ هەرێم کەویش 4 تریلیۆن و 767 ببورن 4 میلیار و 767 میلیۆن دینار بووە. کۆی گشتی ئەوی بۆ موچە و بەم بەخشین و خەرجیەوە کە ناردوێتی ئەکاتە 5 تریلیۆن و 166 میلیارد دینار لە بەغداوە هاتووە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی 5 مانگدا. وتمان 5 تریلیۆن و 166 میلیارد هاتووە. ئەی پارەی ڕادەستکراو کە حکوومەتی ماوە بەسەرچێرەم ڕادستی بەغدای کردووە لە ماوەی ئەم 5 مانگەیە چەند بووە؟ بێگومان 390 میلیار و 346 میلیۆن دینار بووە. ئەم ژمارە و داتا و زانیاریانی کە باسمان کرد بە شێوازێکی فەرمی لە وەزارەتی دارایی عێراق بڵاو بوونەتەوە و عێراق مانگانە یان وەرزانە یان 5-6 مانگ جارێک بە وردی داهاتی خۆی و خەرجی خۆی بڵاوە کاتەوە بۆ هەموو خەڵک، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەم شێوازە ڕوونە بەم شێوازە وردەکاریە داهات و خەرجی حکوومەتی هەرێم دیار نییە. لە کاتێکدا لە ساڵی 2013 بەدواوە هەتا ئێستا لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بەبێ یاسای بودجە کاروبار بەڕێوە بات و
یاسای بودجەمان نییە.